بەناوی خودایی گەورە و میهرەبان. ڕاگەیەنراوێک بە بۆنەی هەژدەمین ساڵیادی دامەزراندنی سەنتەری پەرەپێدانی لاوان بۆ ڕای گشتی. لاوانی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپی بێکاریدان و نیشتیمان جێدەهێڵن. بۆ ڕێکخراوەکانی لاوان و گەنجانی هەرێمی کوردستان، لایەنە سیاسیەکان، دەسەڵاتداران و حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان. ڕۆژ دوای ڕۆژ دۆخ و گوزرانی گەنجان و لاوانی کوردستان سەختتر و بەرەو نەهامەتی زیاتر دەچێت. کەڵەکەبوونی دەیان قەیران لە سایەی خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دروستبوونی جیاوازی تەبەقی و ململانەی ناشرینی نێوان لایەنە سیاسیەکان بەتایبەت پارتی و یەکێتی لەسەر دەسەڵات وای کردووە ژیانی ئیداری و حکومڕانی سامان و داهاتی ئەو میلەتە بکەوێتە ژێر میزاجی چەند کەسێک. ئەوەش دۆخێکی زۆر خراپی ئابووری و دارایی و بێکاری لە هەرێمی کوردستان هێناوەتە کایەوە کە بە هەزاران لاو گەنج لە بێکاری و بێئومێدیدا ژیان دەکەن. ئەمڕۆ 3/1/2026 لە ساڵیادی ڕاگەیاندنی سەنتەری پەرەپێدانی لاوان هەموو ڕێکخراوەکان و لایەنە سیاسیەکان و بەرپرسان و هاو نیشتیمانیانی کوردستان لە خراپی دۆخی لاوان و گەنجان ئاگدار دەکەینەوە کەوا بێکاری و مەوادی هۆشبەر کۆچی بەردەوام وا دەکات کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی سەرمایەی مرۆیی و کەمی گەنج و لاو ببێتەوە. باجۆرێک لە ماوەی 10 ساڵدا نزیکەی 80,000 گەنج و لاو کوردستانیان جێهێشتووە و لەدەست ئەو دەسەڵاتە ڕایان کردووە بەتایبەت ئەو دەڤەرەی کە ئێستا ئێمە لێی ئامادەین. دەڤەری بتوێن و پێشدەر زیاتر لە 40,000 گەنج و لاو لە ماوەی ئەو 10 ساڵەدا نیشتیمانیان جێهێشتووە و شارۆچکەکان دیمەنی چۆڵەوانی لاوانیان پێوە دیارە. سەرڕای ئەو دۆخە پڕنەهامەتیانە بڵاوبوونەوەی مەوادی هۆشبەر و ئاسان بازرگانی و مامەڵە پێوەکردنی ژیانی بەشێک لە گەنجان و لاوانی وێران کردووە. زۆری ڕێژەی بێکاری لە شار و شارۆچکەکانی کوردستان و کەمی داهاتی ڕۆژانەی ئەوانەشی لەسەر کارن وای کردووە کەوە لاوان و گەنجان بەتەواوەتی بێئومێد بن و زەواج و پێکێنانی ژیانی هاوبەش زۆر کەمی کردووە. ئەوەش کاریگەری خراپ لەسەر دیموگرافیای کوردستان جێدەهێڵێت. لێرەوە دیسان بانگەواز و هۆشداریەکی مەترسیدار ڕادەگەێنین. داوا لە ڕێکخراوەکان و لایەنە سیاسیەکان و کەسانی بەرپرس و دڵسۆز و نیشتیمان دەکەین هەرچی زووە بە فریای دۆخی گەنجان بکەون و لە ڕێگەی پرۆژەوە گەنجان و لاوان لە قەیرانی بێکاری قەبە و مەترسی مەوادی هۆشبەر و ڕێژەی زۆری کۆچکردن دەرباز بکەن. داواش لە سەرمایه‌داران و دەوڵەمەندانی کوردستان دەکەین کە لەو بانگەوازەدا جێبگرن و هەماهەنگی لاوان بن. سەنتەری پەرەپێدانی لاوان 3/1/2026